کۆبنەوەی ئەمڕۆمان لەگەڵ لیژنەی کشت و کاڵ طبیعی ئەوە کۆبنەوەیەکە کە ئێمە دەبێ هەماهەنگیمان لەگەڵ یەکتریدا هەبێ بەڕاستی هەم حکوومەت هەم پەرلەمان بەیەکەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خەڵک و ئەو توێژانە دەبێتەوە کە ئەو توێژەی کە لەگەڵ ئێمەدا مامەڵە دەکات بە زۆری توێژی بەڕێزی جوتیارانن لە کۆبوونەوەکەدا بە تەفاسیل باسی ئەو هەنگاوانەمان کردووە کە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ناومانە بۆ ئەوەی کە هەم کار ئاسانی بۆ جوتیاران بکەین هەم لە ساختکردنەوەی بەرهەمەکان هەنگاوی جددی هەڵبنین لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان جەنابتان لێتان معلومە کە ئەمساڵ بە درێژایی مەوسمی دەستپێکردنی چاندنی بەروبوومەکان لە هەرێمی کوردستاندا بەداخەوە هەرێمی کوردستان دووچاری دۆخێکی نەخوازراوی تەندروستی بۆەوە کە نەخۆشی کۆڕۆنا سەری هەڵدا و لە هەمان کاتیشدا بەشێک لەو بەرهەمانەی کە دەستنە ناو بازاڕەکان و جوتیارانی بەڕێزی خۆشەویست دەیخەنە ناو بازاڕەکانی خۆمان ئێمە بە درێژایی ساڵ بەرهەمی هاوردەمان لە بەرامبەردا قەدەغە کردووە بۆ ئەوەی کە ئەو بەرهەمانە ساغ ببنەوە طبعاً پلان هەیە و بەرنامە هەیە بەڵام وەکو وتمان ئێمە لە دوای دەست بەکاربوونمان خۆتان ئاگاتان لێیە دۆخەکە هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی ئەو نەخۆشی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرد لەوانەیە بەشێک لە کارەکانمانی تەجیل کردبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ئینشاءالله لە چەند ڕۆژی داهاتوو کاری یەک ساڵی وەزارەتەکەمان لە بەردەمی بەڕێستان ڕادەگەێنین و ئەو کاتە پرۆژە و کار و چالاکیەکانی وەزارەتمان خەڵکی کوردستانیش پێی ئاشنا دەبێت حتمما ئەو کێشانە کێشەی ئەمساڵ نین و ساڵانی ڕابردووش بە هەمان شێوە کێشەی ساغ نەبوونەوەی بەرهەم لە ناو بازاڕەکان هەبووە و من دەمەوێت ئەوە بڵم ئێستا ئێمە لەگەڵ نێوەندەکانی دەرەوەش لە کۆنتاکت و پەیوەندی داین بۆ ئەوەی بتوانین بازار لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیش بۆ بەرهەمە خۆماڵیەکانمان پەیدا بکەین و کۆمەڵێک نموزەجمان ناردۆتە دەرەوە دەستمان کردو بە دامەزراندنی کۆمپانیای بە بازارکردن وردە وردە لە هەموو پارێزگاکاندا هەوڵ دەدەین ئەم حاڵەتە دروست بێ وهانی و بەرهێنەرانیش دەدەین بە دروستکردنی ساردخانە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوی جوتیاران بتوانن بەرهەمەکانی تێدا بپارێزن بە کورتی ئێمە هەوڵەکانمان بەو ئاراستەیە هەموو لامان کە ئەم کێشەیە چارەسەرکەین و ئێمە وەکو لیژنەی کشت و کاڵ و ئاودێری پەرلەمانی کوردستانیش پشتیوانی خۆمان پشتگیری خۆمان دەردەبڕین بۆ وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو وەزارەتی بازرگانی پیشەسازی کە بەشێکیش پەیوەندیبان هەبوو لە ڕێگەی دروستکردنی کارگەکان و کار ئاسانی بۆکردنیان و ڕێنمای ئاسانکردن بۆ کە کارگەی لە قوتونان و سناعی غیدایی لە هەرێمی کوردستان ئاسان بکرێت ئەویش ڕێگایەک لە ڕێگاکانی ساختکردنی بەرهەمەکانی خۆمان لە هەرێمی کوردستان ئێمە پشتیوان دەبین پشتگیر دەبین هەر شتێک کە پێویست بە ئێمە بێت چ پەیوەندی بە یاساوە هەبێت پەیوەندی بە پرۆژە یاساوە هەبێت لە بوارەن پێشکەش بکرێت کە کار ئاسانی بکەوە چ هەر پاڵپشتێکی هەبێ ئێمە ئینشاڵڵا پاڵپشتیان دەکەین و ئومێد دەکەم کە ئەم بارودۆخشتەی پەڕێن و چیتر ینی لێنەگەڕین جوتیارەکانمان تووشی زیان بن.